لە نێوان دووکەڵ و ئاوازی بیرەنەوتەکان هەناسەکانی خەڵکی ئەم شارە پڕە لە شوکی خیانەت و برسێتی. خێزانی ئەم جارەمان لە کەرکووکی بابە گوڕگوڕە. سەردانی ماڵەکەیانمان کرد، بەڵام دراوسەکانی بە ئێمە ڕاگەیاند کە ئەو خێزانە بەهۆی نەدانی کرێی خانووەوە دەرکراون. زۆر گەڕاین، دواتر دۆزیمانەوە و سەردانمان کردن. ئێمە چوینە ئەو ماڵی پێشتر کە هاوکارانمان سەردانی کردبوون و زانیاریەکانی لێوەرگرتە بوون، بەڵام هاتین لەوێ نەمابوون. هەفتێ چوار شۆڕ 5 ڕۆژ لێرە من لێرە بۆچی؟ وەڵای لەوە دەرمیان کرد دەرەوە ئاشامیەکان فرەدا. کێ ئەشاوی فرەدا؟ ساحبخانە و کۆڵە. بۆ کرێ خانم نەداوە. چەندێکە کرێتان نەداوە؟ وەڵا 4 مانگە. بەس لەبەرەوەی 4 مانگەنەتان؟ ئەرە وەڵا کرێمەوە دەکە شادە گیانمان. مۆلیدەیان بڕی بوو یان؟ ئەرم بڕیان بێمە. یعنی ئەم ماوەی دوایی کارەبای مۆلیدەتان نەبوو؟ نا کارەبام نەبوو. خاوەنی خانووەکە لە کرێەکان خۆش بووە یان؟ نا وەڵا خۆش نەبووتی ئەمگەردن ئازانەکەم هەر بوو بێنم من دێوە. هەی لەگەڵ ئەوەی کە خانووەکەت بەجێ هێشتووە و دەریشی کردی وتی گردنیش ئازانەکە؟ نا وەڵا وتی دای حەقی خۆی داواکەلم. باشە خۆت چی شێک دەکەی؟ وەڵامی قوتی دەکەمەوە کارتمەند کوڕەکەم بێتەوە ڕۆژانە عنی ڕۆژانی عەبدی 2-3 دەتوانم ناتوانم. کوڕەکەت تەمەنی چەندە؟ لا تقریبا 9 ساڵە. 12 مەکتەبە. لەگەڵ ئەوە دەچەند؟ وەڵا ئەگەر دەن بێ ئەوستا سعی زۆر هەیە مانگێکمان مەکتەب خۆشەکرێمێ زەختم هەیە ناتوانم زۆر دەرچم دەم مشکە بێ ناتوانم. ئەو ڕۆژێک کە دەچن چەند ئیشەکەن؟ وەڵا ڕۆژ وای بێ 2005 ئەوەیە بەس مەسەر ماڵ دەرەکەن. یعنی هەفتەی 2 جار دەرەچن ئەویش 2000-3000 ئیشەکەن؟ قورئان نییە قوتی کیلۆی بە 500 نارا کیلۆیەک یەک فەردەیەکەکە ئەمەنداکە. چەند ساڵە کرێکی؟ وەڵای من لە تو خۆمە ناسم هەست کرێکی نازم دا چی باوکێمەتای سا کرێکی من. ئەگەر پێت بڵێم ژیانی خۆت بە وشەیەک وەسف بکەت چی دەڵێ؟ لا وەسەوی چی بکەم حەوک چۆن بگەم؟ هیچ ژیانی خۆش نییە من بەتەمە هیچ حەز نام ژیانی بە قورئان بەرقات منداڵەکان دانیشتمە ژیان هیچ خۆش نییە دەمە ناکەم ئێستا بمرم. تەمەنا دەکەی ئێستا بمری؟ ئەرە بەخوا بۆ؟ کوڕە ژیانی بە قورئان. خوشک و برات هەیە؟ وەڵای هەم بە خۆیان خۆش من خوشک و برای چی؟ بۆ؟ وەڵام مەرحەبام ناکەن کەسیان. مەرحەبات ناکەن؟ نا بەخوا. بۆ؟ وەڵای دا نازانم 5 ساڵە قسەم لەگەڵ ناکەن کەسیان. 5 ساڵە؟ 5 ساڵە قسەت لەگەڵ نا ناکەن؟ بەخوا. تۆ خوات هەیە؟ دڵیام ئێستا ئەوانیش دەمان بینن هیوادارم هەندێک دڵیان نەرم بێت خوشکەکەیان بەتەنیا بەجێ نێڕن تەنانەت ئەگەر نازانم کە هەڵەیەکت بەرامبەر ئەوان کردووە یان ناگە تەنانەت ئەگەر هەڵەشت کرد بێ لێت خۆش بن. وەڵای خۆیان نەزانن چۆن منداڵ هەتیومەیە هەموویان نەزانن. باسی ئەوەت کرد خۆت خۆشت نەخۆشی؟ وەڵا زەختم شەکرم هەیە من. عیلاجەکانت چۆن وەرگرت؟ وەڵام لە خەسخام دنیا باشم. خەسخانە دەدەنێ؟ ها کەواتە ناکڕی پێویست؟ نا ناکڕم. دەی سوپاس بخوا. الحەمدوللا. نا ئەوە باشە مادام هیوادارم زوو چارەسەر بی نازانم. وەڵای نازم دا.
قهر بخم زخت مفريه شكر مفريه ئەی مەسرفی منداڵەکانی خوان وڵای دەبا بزانم من- هەر چواریان لەگەڵ ئەوەش بەردەوام لە خوێندن والله دەست خۆش بێ لێت نەگەڕاون والله اتيان لكم نادەسەکان و خۆش بێ کە گرنگ خوێندنەکەیانە دڵیان ڕۆژێک ئەم ڕەوشەی هەیە کە ئێستا کوتایی پێدێت و ئەوان لە خوێندنەکە شاکە سەرکەوتو بن ان شاء الله باذن سەری الله خۆی ئێوەش بەرزەکەن والله ان شاء الله هاو تاخذ كرمي من باش حەز ناکەم زۆر لە کاتت بگرم دەمەوێت زۆر پشمانەوە بابەتەکە باسیەوەت کرد کە چوار کرێت نەداوە ناوە چوار ماگم نەداوە و پارەی وەدە چوار ماگم نەداوە ئێستا چۆن ئەو کریانە وڵای دەدەیت نیمە جا بەچی کە هەم بی خۆمەی دەمەوە قەرز قیام دەسەرمی کردووە قەرزە بە سەرمە کەوتووە چاوەڕێ شتێک بۆ خی گەوت شتێک بۆ بنێرەی دەمێ چاوەڕێ دەکەی لەم مانگە ڕەمەزان پیرۆزە ان شاء کە الله خەڵک بإذن الله. زەکاتێک هاوکارێکت بۆ بین اینجا والله توانی دەم ان شاء الله بینە بەخۆمە بیدە ئەی دەمەوە تەلابەتیان زۆر منداڵ خۆ دەزانم منداڵ چوار ماشەڵا بوو داواکەن دا نازان نیەتی هەیە هەدایە هەدایە کچەکەم ساڵان باوکی مردووە تەمەنی 1 ساڵ بکە هەر کچەکە بچووکەم بەڵێ باوکیان بە چون ئەمریکای وڵات جات دامەق لێدا جە شەکری هەبوو ئاو شەکری هەبوو خوا عەفوی کە ئینشاءالله والله داواکاری زۆرە کچەکەت دیارە بۆچی ینی زۆر داوا شت داوا دەکات ئای چۆن کچت خۆ دەزان گەم چۆنە وایە هەر والله ئەدیکە ئەو داواکاریان هەبێت چ دەکەی والله شکر خواکم ئەگی دەستەکەم گیرێت خوا گەورەیە مادام دەستت بۆ خوا بەرز دەکەیتر خەزینەی خوا بەشی هەمویان دەکات پێم خۆشم زەرفە بیکەیتەوە دەست خۆش براکەم بیکەمەوە بیکەوە بەڵێ ئەمە تەواوی ئەو قەرزانەیە کە لەسەر تووە هەر لەمڕۆ دەتوانی بچی قەرزی ئەو بەڕێزە ببێ ئەوەی کە گردنی توی ئازانە کردووە والله پارەکەی بدێ و تو گردنی ئەو ئازا بکە ان شاء الله دەستم خۆش بێ ڕێ خوارد سقام دە کچەکەت داواکاری زۆر داوا دەکات و شت والله گەنجت خۆڵ مەکتەبچی داکەن دایەت خوا و خدای وەس نەورۆز دێ داجرم بۆ بکەن هاوین دێ داجرم بۆ بکە هەرچوان داواکەن هەر نازان نییە چییە ئێمە بەرە لە جژنیش نێزیک دەبین ان شاء الله فارس قبله ئەوەش پێم خۆشە بکەیتەوە ئەوەش خەرجی ئەوان و خەرجی خوێندنی ئەم 2 ساڵان و ئەو داواکاریانەی کە ئەوان هەیان بووە بانتان یەک فارستانی ڕبی خوا ڕەحمیدان لێ بکە زۆر سپاستانەکەم واتتان دات ان شاء الله خۆت چی ئیشێک دەزانی بیکەی والله من نازم ئیشکەم من خۆم بەشتم تاو نییە فقاتم بەخوا 4 5 نییە 3 نییە بەخوا فقات تاو نییە حەزت لە چی ئیشێکە بخوا چی بکەم نازم من ئافرەت ناتم مەڵ بدێرم زۆر من ساحب کچم سەوچەکەم دێت ئێستا وەختی دێتەوە وایە خەیاتی و ئەو شتانە خەیاتی حەزم نیێت بەس تۆ چاوم نادی لە من چاوم ئەملات بکەم هەر چاوم ئاوی داپسپی داوەزیوە ئەو خەرجیانەی کە دابینمان کردووە دەتوانی چارەسەری چاوەکانیشت پێ بکەیت ان شاء الله بەشی ئەوەیە بەشی نەخۆشیەکان و چارەسەری منداڵان و خەرجیەکانیانە ڕبی خوارد سختاندا ڕبی خوا ئێمە هەرچی جلوبەرگی پێویستە بۆ جەژنیش ئینشاءالله بۆیان دابین دەکەین بە زووترین کات نەک بەس بوو منداڵەکان بۆ هەر هەمووتان ئینشاءالله بزنی خوا خوارستاندا ڕبی خوا ماڵتانەوە بخواجتان دات ئینشاءالله ئێمە هاتەم ڕۆژە سپاس کە چاوەکانت عملیات کرد چاک بوون لەگەڵ ئەوەش هەرچی ئامێری پێویست هەیە بۆ خەیاتی ئەمە بۆ دابین دەکەین و دەزانم تۆزێک ڕەنگە لێ بزانانی بەڵام کەسێکیشیش دێنین بۆی بە تاواتی فێری ئەوە بکات چۆن کچەکەم حەزیەتیەوە ترە گەورەکە تەواو خۆی بە فێرکەتی زۆر خۆم چاوم تاونی من خۆم نایدین ئەمە هەر بۆ خۆت و بۆ کچەکەت هەردووکتان فێر دەکەین ئەوە نەمزانی کە خۆشی حەز لێ هەرچەند خوێندنەکەی گرنگترە بەڵام لەگەڵ خوێندنەکەی لە ماڵ بە وڵا باشتی بۆ مش هەر باش شتێکە بۆەوەی ئەوە ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ
بڵێن بۆ ئێوە ان شاء الله دەستان خۆش بێ ئەو جلانەی کە دەدورن بەڵێ پارەکەی دەبێتە سەرچاوەیەکی داهات بۆ ئێوە هەر هیچ نەبێت بژێوی ژیانی خۆتان پێدابین بکەن ماڵتانەوە بێ خوارستان دەخوایە زەرفێکی تریشم لە دەستە بەڵام ئەمەیان هەر خۆم دەیکەمەوە ئەمەیان دەزانم بەهۆی ئەو ڕەوشە خراپەی کە بەڕێستان تێدا بووینە نەتان توانیوە فێری خوێندەواری بن بۆیە هەر بە نووسین لە سەرمان نووسی بوو ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی فەرموو موچەیەکی ماگانەشتان بوو دابین دەکەین ئینشاءالله ماڵتەوە بێخوایە لەمە بەدووە لەگەڵ ئەوەی کە کچەکەت خەیاتی دەکات و لەگەڵ ئێوە چیتر ناچن قوت و کوبکەنەوە و لەسەر نەجاتمێ بەحەق زۆری لاکەم جادەکان بێنن ئەوە قەرزەکان ئەوە خەرجیەکە و سەرچاوەیەکی داهاتیش موچەیەک تەنانەت ئەگەر شتێکی زۆر زۆریش نەبێت بەڵام بەهار ئەوەندە قەرزەکە بدەم بەس محتاج کەس نەبین هیچمان لەخوا ناوێ من منداڵەکە محتاج نەبن خۆم تەمەمکم گەورەیە من تەمەنم گەورەیە من تەمەنێکم هیچ قەینا بەس منداڵەکە محتاج نەبن کە قسەمان دەکرد باسی ئەوە دەکرد پێشتر ئەو ڕژانێک کە دەچی بۆ قوت و کۆکردنەوەش تەنها ئەو ڕژانن کە هەر چوار منداڵەکەت لە داوامن لە مەکتەبن ئەگەر لە مەکتەب نەبن ناتوانانی بژێن والله من دەرناچمە کەواتە لە عوتڵە و لە ڕۆژی دەرەچی دەرەچم عوتڵە بێ یعنی بدێ شتیان مەکتەب بێ قای کوڕەکەم لەگەڵا ئەم کوڕەکە لە ماڵ بێ خۆ بێ لەگەڵما من ناتوانم بچمێمە قوتی ناتوانم گوتکەمەوە من بەتە ناتوانم چونکە پشتم تاو نییە من زەختمێ شەکەتی ڕۆژ چەندە بورام بۆچی لەگەڵ کوڕەکەت دەچی بۆەوەی هەر باش شتێکە هەوکارێک عەلینەکەمە گونیاکەمان شای من ناتوانم گونیاگرم من تەمەنێکم هەیە ئەما 148 ساڵم ئەوەش نەما چیتر نابێ نە کوڕەکەت ئەو ئیشە بکات نە کچەکان نەخۆت کوڕەکە لێداوێ بەس نەجاتم بێ گوناحنا ئەیماندینە حاڵمان چییە حاڵ چی دا چی نازم دا چاواتێکت هەیە والله ئەواتم ئەی کوڕ منداڵەکەم گەورە من ساڵحم لەگەڵ ئێوەش ئینشاءالله هیچ ئەتەمەنەم هیچ ئەواکە مەکتەب تاواکە هیچم نایە لەخوا ناوێ ئەو ئاواتم خانم بچووکم هەبێ بەسمە سترم هەبێ خۆ منداڵەکان ستر بن هیچ ئاواتێکم نییە باش هاوکارێکم لەگەڵە ئەوی سەرەتا کە بەیەکەوە هاتین خاتوو شەنگ پێم خۆشە ئەویش بێت شەنگ خان ئەوانم پێ بدە حەزەکەی با لە تەنیش خۆمدانم ئەوەی تونە ئەوەش لێ وەرگرە چی دەست خۆش بە قوربان دەست خۆش سپاس بێوبی دەتوانی ئەوەش بکەیتەوە پێکەمەوە چی ئەمە پێت وایە ئەمە چی بێ وڵای نازانم کلیلێکە پێت وایە ئەمە کلیلی چی بێ وڵای نازانم حەز دەکەی کلیلی چی بێ وڵای هی خانووی بێ نازانم دا بەخوا من لە کلیلی نازانم ئێمە کلیلی خانوویەکە بە تەواوی کێلوپەلی ناوماڵەوە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئێوەمان دابین کردووە پیرۆزە سپاس میون وەرسەتان دەخوایە جا ئێمە هاتین دڵت خۆشکەین نەخۆشی واگە بە قورعان ڕزگار بوو خوا ڕزگارتان کەم لە خۆشی ئاگری هەر بە قورعان ڕزگارم بوو من حاڵ نین ناویتیانش لە سەرەتای قسەکردندا بکوتت لە ژیانی خۆم هەموو کرێکی ویمە بە قورعان تەواو چیتر کرێکی نیت ئینشاءالله چیتر گەردەن ئازایکردنی تۆش لە دەستی کەسدا نامێنێت بۆ کرێی خانوو یان نەدانی کرێیەکە پێت وایە لە ناو مناڵەکانت کامیان زیاتر دڵی بەو هەواڵە خۆش دەبێت بخوا هەر چوارێن بخوا کچە بچۆک مسای بینی زاتم دڵی خۆشەوێدا بەس ڕزگات بین ئەمە شۆن نییە لێ ئەدینە عارب هەموو عاربە تووڕم زۆر گیرێ لێ دایم زۆر بێزارم لێرە کچەکەت نهاتەوە لەداوە ئیسە دێتە وەختێتی هاتیەوە کە بابێتن وەرە باوەرە
ها شوني ماشي ولا لا يداك ترى زاني وش كليلي كلا دستاك نه هو كليلي خانويك بهمو كلوبلي ناو مالوا دستم خوش بن لما بدوي وخانوي خوتان دبي ان شاء الله نجات عليه بيروزة قربان مية خالص كنا نخوا مرستان دخوايا دستم خوش دل خوشة بن دستم خوش بن ان شاء الله وقت درازاك زور سپاس هیوادارم هەر لە خۆشی دابن قربان تبو ئەتو بڕۆژورەوە حەزەکەی جلەکان جانتاکەت قڕس دیارە بە ئینشاءالله سەرکەوتوو دەبێ ان شاء الله لە خوێندنی خۆشدا ئینشاءالله سەرکەوتوو دەبێ و ئینشاءالله. سەری تو و هەموو ئێمەش ئینشاءالله بەرز ئینشاءالله. دەکاتەوە خۆشی ان شاء الله پێگوما هیچت هەیە بڵێ والله بس خوش تهدو عخيتام مهم ان شاء الله خوارز قام ما مرز قام تاك خوارز كاتانك ربي خوا مالطان اوابي ربي خوا مالطان هر اوابي ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەو شێوازە لە مانگە پیرۆزەی ڕەمەزاندا إن شاء الله. ئەو زەکات و خێرانەی کە بەدەستمان دەگەن بەو شێوازە دەگەینینە ان شاء الله خەڵکی شایستە قربان هیوادارم لە ئێمەتان قبول کرد قبول بێ بێ، ئەگە هەر صدق. کەم و خوا کوڕێکی گەشتمان شەبێت داوای لە ئاڵەکەن. بردنمان نا، والله هەیە قوربان تم. هەوڵمان داوە هیچ گرفتێک بە پێ توانێت خۆمان لە ژیانی ئێوەدا نەهێڵین یعنی ئەوەی پێویست بێتن ئەنجام بدەین مالطا وابي خوا رحمتان لك ربي خوا ما رحمتان لي من بخوم داطان كت ئەم شەو بە سراحەت خۆت لێ دەکەوی ئینشاءالله ان شاء الله والله تمنى مدري خومك والله بتمنى مدري خومك ئێستا تەمەنای مردن لا ناکەین بخوم هذا ئێمە دێنە لات ان شاء الله بێ خواردنێکی خۆشمان بۆ دروستکە لە ماڵە تازەکەت ان شاء الله و لەمە بەدوا پێویستە تەمەنای ژیان بکەیت ان شاء الله والله تەمەنای ژیانێکی خۆش لەگەڵ منداڵەکانت شي حظك التمنى خوش كلكم دالك كان جاوا ئەوە پێویستە تەمەنا بکەیت ان شاء الله وانە قربان تم يا خو ما ئەمە طلع بەتەنها کلیلی خانوونیە ئەمە کلینی ژیانێکی نوێە اري والله جياني كون بقول حكم من دار ما ئەمە طلع کلیلی ژیانێکی نوێ و ژیانێکی نوێ لەگەڵ منداڵەکان دەست پێ دەکەین ئینشاءالله ان شاء الله ما طلع يا ربي خويا دووبارە پیرۆز بێ زۆر لە کاتان ناگرین سپاس بيو من ببورن ئەگەر لەم کاتە ناوەختەشدا انا براي من ايش فتان تيبو من بەڕێزی قربان تم جا ئینشاءالله بێکەوە دەچینە ان خانووەکەش شاء الله باذن باشا. الله ما طار ان شاء الله سر باذن هردو الله چاو. قربان تم من زۆر من سپاس دوای چەندین ڕۆژ لە چاوەڕوانی دوای ئەوەی کە سوپرایزە گەورەکەمان پێڕاگەاندن ئەمڕۆ کۆتا ڕۆژی ئەم خێزانە دەبێت کە لە نێو ئەم خانووەدا بژین پێکەوە دەچینە خانووە تازەکەیان و لەمڕۆ بەدواوە ژیانێکی نوێ دەست پێ دەکەن لەگەڵمان بن دەستگای خێرخوازی بارزانی ئێستا ژیانی ئەم خێزانەش دەگۆڕێت.